بیرنەکردنەوە لە داڕێشتنی بەرنامەیەکی سیاسی و کۆمەڵایەتی هاوسەنگ هەڵەیەکی گەورەیە. بیرنەکردنەوە لە ئامانجی بەرزینەتەوەکەت و لە هەنگاوی ڕاست بۆ بەدەستهێنانی ژیانێکی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری سەر بە سیستەم و پەیڕەوێکی ڕێکخرا و پێشکەوتوو هەڵەیەکی گەورەیە. بەڕاستی کارنەکردنی ئێمە بۆ هێنانی چاکسازی و بوونیادنان کە ببێتە مایەی دادپەروەری کۆمەڵایەتی دەبێتە هۆی بێمانابوونی ژیانی سیاسی و کاڵبوونەوەی ڕەنگی ژیانی سیاسی لە کۆمەڵگەی کوردستان. نەخشەنەکێشان بۆ چۆنێتی چوونە ناو چوارچێوەیەکی حکومڕانی دیموکراتی و کارکردن بە بەرنامەیەکی سیاسی هاوسەنگ و ڕەوا دەبێتە هۆی دواکەوتنی کۆمەڵگە و هاوڵاتی و مانەوەمان لە دواوە و گلانمانە هەردەم بە چاکردنی هەڵەی ڕابردوو لە باتی دروستکردنی ئایندە. بۆ معنایەی کە ئێمە هەموو کارێکانمان دەبنە تەنها دۆزینەوەی چارەسەر بۆ گرفت و بارودۆخێک کە ئێمە خودی خۆمان بەشێکین لە بوونمانەوەی. هاتنە پێشەوە و کارکردن بۆ دروستکردنی بەرنامەیەکی سیاسی هاوسەنگ و دیموکراتی کە تێیدا سیستەمێکی بەڕێوەبردنی دیموکراتی پەیڕەو بکەین و هەروەها ڕەسەنایەتیمان و نەتەوە پارێزیمانی تێدا لەبیر نەکەین ئاسان نییە. بەڕێوەبردنی کۆمەڵگە و نەخشەدانان بۆ بابەتە گرنگەکانی کۆمەڵگە کارێکی هێندە ئاسان نییە کە تەنها بە فێڵ و ساختە و بازدان بکرێت، بەڵکو ئەم کارە پێویستی بە بەرنامە و عەقڵیەتێکی زیندووە. کەسانێکی زۆر هەن کە بیری شۆڤێنی و قەومی وایان لێ دەکات کە مافی ڕەوای خەڵکی تر داگیرکەن، وایان لێ دەکات کە بە دیکتاتۆریەت و درۆ و فێڵ لە پشت پەردەوە کار دژ بە ئامانجەکانی گەلی کوردستان و مافەڕەواکانی بکەن. بەڕاستی ئەمانە کەسانێکن ڕاستە ئەگەر پێیان بگوترێ ناحەزانی کوردستان دوژمنانی کوردستان. زۆر بەداخەوە کەسانێکن تەنها بە زمان دەلێن ئێمە کوردستانین بۆ بەرژەوەندیەکی تایبەت و نەک بە ڕوح. ئەمە گومڕاییە. دەبێ بە ڕوح ئێمە کوردستانی بین. ئاماژەکردن بە کارێکی گرنگ لێرەدا ئەوەیە کە بە بەرەنگاربوونەوەی دوژمنانی خاک و نەتەوەی کوردستان پێویستی بەبوونی بیر و ئایدۆلۆژیەکی قوڵ و بەهێزە. سەرکەوتن بەسەر دیکتاتۆر و ناحەزانی کوردستان و ژیانی دیموکراتی و شارستانی خواز پێویستی بە شێوازێکی کارکردنی زانستی و ڕاستخواز و بیرتیژە. ئێمە وەک نەتەوەی کوردی مەزن و قارەمان بۆ ئەوەی بە لێهاتووی توانای وەڵامدانەوەی بەهێز و پەرمانامان هەبێت دەبێ ئێمە پێشوەخت ئامادەییمان هەبێت و کار بە دادپەروەریەکی باڵا بکەین و دیسان فێری زانیاری و زانستی بەرەنگاربوونەوە بین. ئەگینا هەموو کارەکانمان هەوڵ و ماندووبوونێکی زۆرمان هەرچەندە ئەگەر بە دڵسۆزیەوەش بێت نابێتە جێگای باوەڕ و تەسیری نابێ و نامانگەێنێتە ئەنجامی باش.